کردستان کوهستانی فاشیستان. پرسپکتیو کۆمەڵێک گێڕانەوە بیرەوەری ڕاست و زیندووی شۆڕشی ژنجیان ئازادیە کە بەردەوام خەریکە دەنووسرێت. لە دوایین ڕۆژەکانی خەرمانانڕا تا دەگاتە ڕۆژانی سەر شەقام و هێشتاش ڕۆژ و شەو بەردەوامە. هیوایە پرسپکتیو بە هەرەوەز و ئیرادەیەکی شۆڕشگێڕانە ببێت بە خەتێکی سوور بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی شۆڕش و تێکشکانی کۆماری داگیرکار و تەرۆریست و سێدارە. پۆلیس سەگەهارەکەی سەرمایە. دیتنی پۆلیس لە کوردستان قەت نەبۆتە هۆکاری دڵاسوودەیی و بێترسی. ڕوانگە و دژە سیاسەتی ئەمنیەتی نیزامی ڕژیم بۆ سەر کوردستان وای کردووە خەڵکی کوردستان ئەوەی چەکدار و نیزامی بێت بە پاسداڕیان بەلانی کەم بە وشەی سووک و پوچی جاش ناوزەد بکات. یەک دوو هەفتە پێش ڕەفێقێکمان پاش 45 ڕۆژ خزمەتی سەربازی هاتوو بووە مرەخەسی. لە تاران سەربازی ئەرتەش. ڕەفێقەکەمان بە پێ بڕیاری کۆمیتەی پزیشکی نیزام وەزیفە مەعاف لە ڕەزمە. یانێ سەربازە بەڵام بە بێچەک. بە هەندێک هۆکاری پزیشکی ئەرکەکانی ئەو سووکتر و ئیداریتر لە سەربازەکانی ترە. بەڵام ئەوەی ئەو سەربازە لە 45 ڕۆژی یەکەمی سەربازیەکەی دیتبووی بە ڤیدیۆیەکی سێدەقەیی کە بە شاراوەی هەڵیگرت بوو نیشانی داین. شتێکی دیتر بوو. ڤیدیۆکە لە بەشی حفاظەت ئەتڵاعاتی ئەرتەش هەڵگیراوەتەوە. ئێوارەیە و ڕۆژەی کە بەخشنامەیەک بۆ کادرەکانی ئەرتەش هاتووە بۆ هەر کاتژمێر بەشداری لە سەرکوتدا 350,000 تمەن موچەیان بۆ دیار کردوون. مەرجی بەشداریش دەستێک جلوبەرگی هێزی ئینتزامی و دەگەڵ خۆخستنی سەربازێکی وەزیفەیە. ئێوارەیە و کادرێک لە کاروانی سەرکوت جێماوە ڕەفێقەکەم تاقە سەربازێکە کە بەهۆی هۆکارە پزیشکیەکان کەسی دەگەڵ خۆی نەخستووە. کادرە بە جێماوەکە بە دەنگێکی بڵیند بە زاراوەی ئازەری حیساباتی خۆی دەکات. ئالان 20 دەگیگە بە 5 4 ساعت میریم اونجا. خب به دوروبر یه نگاهی میکنیم. نگران نباش، با موتور میریم و میایم. بلدی برونی دیجه. ڕەفێقەکەمی دەگەڵ خۆی برد بۆ ناوەڕاستی خۆپیشاندانەکان. بۆ خۆی شۆکرێک و کۆڵتێکی پێدەبێ و باتۆمەکەش دەدات بە ڕەفێقەکەم. باتۆم و شۆکر کاری دەخۆپیشاندەرەکان نەکردبوو. ڕەفێقەکەم لە گڕوتینی جەماعەت زۆر ترسا بوو لەبەرەوەی بەدەستی ئەو جەماعەتە تووڕەیە لە تلت بکرێت یان لەبەر پێیان بخنکێ. کادرەکە خۆی دەرباز کردبوو و خەڵکیش دڵیان نەهات بوو لە سەربازێک بدەن. ڕەفێقەکەم سوێندی دەخوارد. ئەو کادرە بێشەرەفە 3-4 مێر منداڵی بە گولە لە لاق کرد. دەنگی شکانی ئەژنۆ و بەلەکیان هێستاش دەگوێم داماوە. کۆتایی بەشی یەکەمی پرسپکتیو کۆمەڵێک گێڕانەوە بیرەوەری ڕاست و زیندوی شۆڕشی ژنجیان ئازادی. زده بود که مدام احضار پشیمونی نکرد و من اینطور بودم که دقیقاً زندانی برای زنده نگه داشتن نوروز خود را با آتش نوروز جاودانه می کند
و بر دیوار سلولش می‌نویسد مقاومت زندگی است.